ئێمە مەجموعە بڵێن کۆمپانیایەکی نێرکوانە خۆراشی دابەش دەکەین. دوو داواکاریمان هەیە لە قایمخامی سۆران کەەوە ئاسانکاریمان لۆ بکە لەوەی کەەوە کتابمان زوو لۆ بکەن. ئەوە لە سعات هەشتیوە نەفەر مەسەلەن لێرە ڕاوەستاینە، ئێستاوە نزیکی سعات 12 یعنی 4 سعات هەتا ئێستا بەڕێ نەکراینە. وەرەقەکەش لۆ 24 ساعتی ئەمە 24 ساعتان بچینە هەولێرێ و بە 24 ساعتان 50 سەیتەرە نابرێت و 50 سەیتەرە زیاتر دانرا کاکەمە نازانین چ بکەین و ئەو وەرەقە گەلۆن زیاد نەکەن ینی نەکەنە سێ چهار ڕۆژ ئەمە کیایە بینە هەولێرێ دەبی دوو ڕۆژە ئەمە ینی 5-6 ساعتان هە لە ڕێبین لە چوونی 5 ساعتیش لە هاتنەوەی هەتا باریش بارەکەین ئەکەوینی و شەوێ نازانین داخوا ئەو وەرەقە ئەوڕۆ ئەخوایان ناخوا. برای بەڕێزم مشکلەی ما ئەوەیە کابرایکی کاسبکەرم ئێمە ڕۆژانە 15,000 ڕۆژانە 15,000 هەکەر یعنی بلێم ئەو ڕۆژانە دەرنەچم بلێم ئەو 15,000 نییە. ئەماوەشی گوتی دەستخۆشی لە حکوومەتی هەرێم دەکەم کەوەی گوتی ئەو پارێزگارێمان لێ دەکەت و یعنی زۆرمان دەپارێزیتن دەستخۆشی لێ دەکەین. ئەوە جا قۆناغی ئەەکەمان بۆ وەکو باسم کرد سیارەی گەورە دووتەنەکان ئامادە کرد لە سپێنەوە ئیش لەسەر ئەوەیەکەین ئەگەر قەڵەباڵغینی بکو باسم کرد پیکابەکانی شوڕەکەیان بۆ بکەین. ینی خەڵک دەبێ هاوکار ئێستا ئەمە تێکڕایی شاری ممکنە 200-300 سیاری بنێرینە هەولێری ڕەنگە بۆیش گرانبی بۆش قڕزبی بۆ مەش قڕزبی ینی کە ئەو قەدەغەکە خەلەلی تێکەوی تیاکەین تێمان بگەین بۆی بتوانین هاوکاریەکەین وەختەکان تەنزیم بکەین ئەوە تاسیریان نەبی ئەوە گردبوونەوە نیە ئەوەی لە پێشقەل ئەوە هاتی خەڵک داوای ئەکا ئەمە ڕێمان پێداینە بانگمان کردوونەکە ئیشیان بۆ بکەین بەڵام دەبی خەڵک بزانین لەنە ئەو خەڵکی خەڵک هێستا داواکە بسی سەرێکیمان خەزوری بدە ئەخرەوە ینی وەختی ئەوەی نییە تکاکەین هاوکاری بکەین بە ئەو ڕێگا پێدانە بۆ شتی زەروریات بی.